ساڵتان لەبێت بینەرانی کورسات نیوزاڵقی ئەم شەوی پانۆراما پێتانگەشتینەوە بۆ قسە باسکردن لەسەر ڕەوشی ئابووری هەرێمی کوردستان لە ساڵی نوێدا. هەمومان نەزانین ماوەی چەند ساڵێکە هەرێمی کوردستان بە ڕەوشێکی سەختی ئابووری و داراییدا تێپەڕێت. هۆکارەکانیشی هەمووی لەبەر چاوە و هەمووی زانراوە لە ڕابردوو هۆکارەکانی ئەو بوو کە لەگەڵ بەغدا پەیوەندیەکان تێکچوو بودجە لە بەغداوە ناهات. دوجار ینی کۆمەڵێک هۆکاری دیکەی قورس کە ڕوبەڕووی هەرێمی کوردستان بۆ لەوانە شەڕی داعش و هەروەها دواتر کە هاتنی ڤایرۆسی کۆرۆنا و پاشان دابەزینی نرخی نەوتی ژەمانە کۆمەڵێک هۆکار بوون کەوای کرد ڕەوشی دارایی و ئابووری لە هەرێمی کوردستان بە ڕەوشێکی سەختدا تێپەڕێت. بەڵام ئەم ساڵ و لە ماوەی ڕابردوودا بینیمان کە وەفدی دانووسانکاری باڵای هەرێمی کوردستان بە سەرۆکایەتی بەڕێز قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران هاوڕێ لەگەڵ ژمارەیەکی زۆر لە بەرپرسانی حکوومەتی هەرێمی کوردستان لە بەغدا بوون بۆ ماوەی 2 هەفتە زیاتر. لەوێ کۆمەڵێک دیدار و گفتوگۆ و کۆبوونەوەی گرنگ و چڕوپڕیان لەگەڵ بەرپرسانی باڵای عێراق لە هەرسێ سەرۆکایەتیەکە ساز کرد و هەروەها لەگەڵ زۆرێک لە لایەنە سیاسیەکانی عێراق بە شیعە و بە سونە و بەسەر جەم فراکسیۆنە جیاوازەکانی نێو ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە پێناوی ئەوەی کە بتوانن ڕێکەوتنێک لەگەڵ بەغدا بکەن بۆی کە هەرێمی کوردستان بێبەش نەبێت لە بودجەی 2021 عێراق. ئامانجێکی دیکەی وەفدەکە ڕێخستنەوەی پەیوەندی دارایی و ئابووریەکان بوو لەگەڵ حکوومەتی بەغدا و هەروەها سوودی هەرێمی کوردستانیش بە تایبەتی و وەرگرتنی بڕەپاری هەرێمی کوردستان لەو پرۆژەی قەرزەی کە لە ماوەی ڕابردوو لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق هەرێمی کوردستان و هاوڵاتیانی هەرێمی کوردستانیان بێبەش کرد. ئەمڕۆ ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان کۆبوونەوەی فراوانی خۆی ساز کرد بە سەرۆکایەتی بەڕێز مەسرور بارزانی سەرۆکی ئەنجومەنی وەزیران و بە بەشداری جێگیری سەرۆکی ئەنجومەنی وەزیران کاقوبات تاڵەبانی کە تێیدا گوێ لە وتەکانی کاقوبات گیرا بەوەی کە ئامانجی سەردانەکەی بۆ بەغدا خستە ڕوو. هەر لەو کۆبوونەوەی ئەمڕۆ ئەنجومەنی وەزیراندا بازەوە کراوە ئەگەر لە داهاتوودا کێشە دروست بێ یاخود گرفت بێتە پێشەوە بۆی کە ڕێکەوتنی هەرێمی کوردستان و بەغدا جێبەجێ نەبێت دیارە هەرێمی کوردستان پلانی دیکەی هەیە بۆی کە بتوانێت ڕوبەڕووی ئەو ڕۆژە داراییە بێتەوە کە لە ئێستادا هەرێمی کوردستانی پێدا تێپەڕە بێت. دیارە ئەوش کۆمەڵێک ڕێکار و بەرنامە و پلانێکە ئامادەکراوە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان بۆی بتوانێت لە ساڵی 2021 بە شێوەیەکی باشتر لە 2019 بەڕێ بکەین. ئەم شەومە گفتوگۆکەین لەسەر ئەم تەوەرانە و کۆمەڵێک بابەتی دیکەی گرنگتر پەیوەند بە دارایی هەرێمی کوردستان لە ساڵی ئایندەدا بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر بێسون سابوراوەی ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و لە هەمان کاتیشدا ئاووری ناس. دکتۆر بەخێر بێت. سپاس دەکەین کە ئامادەی لە بەرنامەی پانۆراما. سەلامت بێ ئەخوا. سەرەتا لەوە دەست پێ بکەم دیارە ومانەزانین ڕەوشی دارایی لە هەر وڵاتێکدا کە گرفتی تێکەوێت کۆمەڵێک پلان و ڕێکاری گرنگ دەژیرێتە بەر بە پشتبەستن و بەڕاوێشکردن بۆ کەسانی کە شارەزان لە بواری ئابووری بۆی کە هەر هیچ نەبێت ئابووری وڵاتە دەرباسکن لەو ڕەوشەی کە پێدا تێپەڕەبێت. لێسا دێمە توانین بڵین هەرێمی کوردستان ڕەوشی دارایی و ئابووریمان سەختە و ئەتوانین ئێمە بەربگرین بەو سەختی و چارەسەری بۆ دۆزینەوە. بەڵێ ئەم کاتتان باش زۆر سپاس بۆ میواندارێکی جەنابەت کاکاوڕێ مەمنون. ئەوەی کە بەڕێستان باسی دەکەن پەیوەندیدار بە تەوەری دارایی ئێمە دەتوانین بڵین کێشە داراییەکان لە هەر وڵاتێک لە دنیادا کە دروست ئەبن پێویستیان بە چارەسەرکردن هەیە بە سیاسەتی دارایی. سیاسەتی داراییش بە تەکید چەند ئامرازێکی هەیە بۆ چارەسەرکردن کە ئێمە لێرە لەوانەیە مەجای ئەوە نەبێ باس لە ئامرازەکان بکەین بەڵام لە هەمان کاتەوە ئامرازانە لە بەردەستی شارەزایانی علومی دارایی و علومی ئابووری هەیە کە چۆن دەتوانن عیلاجی ئەوە بکەن. ئەگەر ئێمە سیاسەتی دارایی لە هەرێمی کوردستانە بگرین بە حکمی ئەوەی کە هەرێمی کوردستان تەنها دەتوانێت کاریگەری خۆی هەبێت لەسەر سیاسەتی دارایی بەشەکەی خۆی و ئەوەندە کاریگەری نابێت لەسەر سیاسەتی دارایی لە بەغا و سیاسەتی نەقدیش دەتوانین بڵێن حکومەتی هەرێمی کوردستان ئەو کاریگەری نابێت مەگەر ڕاوێژکار بێ لەو بوارەدا. بەڵام بەنسبەت سیاسەتی داراییەوە حکومەتی هەرێمی کوردستان ئێستا لە ئەزمەیەکی زۆر بەخۆدا چۆن سیاسەتی دارایی خۆی چۆن بەگەڕ دەخاتەوە. یعنی یەکێک لە ئامرازە هەرە گرنگەکان مامەڵەکردنە لەگەڵ زەرائیب مامەڵەکردنە لەگەڵ شێوازەکانی پیاکردنی داهات و هەوڵی ئەوە بدرێت کە مەبەستەکانی کێ ینی بە شێوەیەکی گشتی ئەمە باز لە مەسەلەن داهاتی گشتی یەکەین
بۆ لەبەر ئەوی تۆ شتێکت هەیە پێ ئەوترێ خەرجی گشتی هەرچەندە ئێمە ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان بودجەی نییە با بڵین یاسای بودجەی دانەناوە لە ساڵی 2014 هەتاکو ئێستا حەو ساڵە بۆ 2021 ئەگەر حسابکەینە بێتە 8 ساڵە حکوومەتی هەرێمی کوردستان یاسای بودجەی نییە بەس پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان جوەکەرێکی لە حکوومەتەکانی تری دنیا یاسای بودجەی هەبێت چونکە لە یاسای بودجەدا شێوازی سیاسەتی دارایی ئەو وڵاتەش دەرەکەوێ یعنی تۆ لەم حاڵەتەدا لایەنێکی بودجە بریتە لە دارایی گشتی و لایەنێکی تریشی بریتە لە نەفقاتی گشتی لە خەرجە گشتی ئەم حکوومەتە چۆن ئەتوانێ بەرامبەر بەو نەفقاتانە کە تەخمین ئەکرێ یعنی مەسەن وەزارەتەکان و هەموو دام و دەستگاکان پێویستەکانی خۆیان پێویستە داراییەکانی خۆیان بەرزەکەنەوە لە کۆی گشتیا مەبلەغێک دەرەچێت کە ئەمە پێویستەکانی با بڵین بریتە لە پێویستە خەمڵێنراوەکانی بودجە لە ڕووی نەفقاتەوە و ئەبێتەوە لە هەمان کاتەکار لەسەر ئەوە بکەیت کە چۆن نتوانی داراییەکی گشتی بۆ پیا بکەیت. اینجا کێشەی ئێمە کێشەی حکوومەتی هەرێمی کوردستان بەڕاستی لە پیاکردنی دارایی گشتیایە بۆ خەرجە گشتەکان ئەمە خەرجێکی گشتی زۆر زۆرمان ئەبێ ئەگەر وەکو خۆی بیکەین ئەوە خەرجە گشتەکان خەرجی ڕەواتبی خەڵکە موچەیە پێویستەکانی ئیدارەدانی دام و دەستگاکانی دەوڵەتە کۆمەڵێک لە خەرجەکانی تر هەیە کە عیلاقیان بە هاوکاریکردن و بە دەستگیرۆیی هەیە زایدەن خەرجەکانی کارەساتە چاوەڕوان نەکراوەکان یعنی تۆ ئەمە بە شێوەیەکی گشتی تەماشایەکی بریتێ لە خەرجیە گشتەکان یعنی ئەبێ حکوومەتی هەرێمی کوردستان ئەبووە هەر لە سەرەتاوە بیری لەوە بکردایەتەوە چۆن لەگەڵ ئەم ئەزمەیە بە شێوازە باشەکان بە ئامرازە باشەکان معاملە بکە خۆ بە تەئکید کەمکردنەوەی ڕاتبی خەڵکو و پاشەکەوتکردنی ڕاتبی خەڵکو و دابەزاندنی موچە شتێکی ئاسانە کارێکی ئاسانەوەیکی کشە لە ئەمرازەکان بەڵام چۆن باز لەوە دەکرێت کە تەلاق یەکێکە لە حەڵاڵە هەرە ناشرینەکان بەڵام حەڵاڵیشە کە خەڵک ئەیکا بەڵام شێوازێکی زۆر ناشرین و زۆر خراپە لەمە کاتێکا دەستی بۆ لەمەشیاندا یەکێکە لە ئەمرازە هەرە خراپەکان یعنی ئامرازێکی باش نیە بەڵکو ئامرازە باشەکان ئەوەیە تۆ شێوازی دەواازەکانی پەیداکردنی داهات معاملیان چۆن لەگەڵاکەی ئەو ئەبوابانەی کە داهاتیان لێوە پەیدا بێت چۆن معاملیان لەگەڵاکەی و چۆن عیلاجێنەکەی مەسەرێکێک لە شێوازە هەرە گرنگەکان تۆ چۆن ئەتوانی وەکو حکومەت کۆنتترۆلی ئەو داهاتانە بکەیت کە هەیە و کەیەت یعنی مەسەلەن لەوانەیە بڵین ئەی داهاتەکان بریتین لە چی خۆ داهاتەکان زۆر لە بەسیترین شێوازی پیاکردنی داهاتەوە کە بریتە لە بۆ نمونە ئەو ڕسوماتانەی کە حکومەت وەرێگرێ ئەو غەراماتانەی کە حکومەت وەرێگرێ دام و دەستگاکانی حکومەت وەرێگرێ لە دام و دەستگا لە فەرمانگە جیاوازەکانی خۆی مەسەرەن وەکو فەرمانگەی مرورە فەرمانگەی تاپۆیە فەرمانگەی ئەو شوێنانەی کە پارەی تۆ تیا ئەدەی هەموو ئەوانە ئەو پارانەکە ئەکرێنەوە ئەچێتەوە بۆ حکومەت ئەگەر لایەکی تریشەوە بریتە لە پارەکانی گومرگ ینی پارەی گومرگ لە دەواازە سنووریەکان دەواازە نێودەوڵەتەکان و ئەو دەواازانەی تریش کە هەن کە بووە بە شتێکی عورفی و عادەتی معاملیان لەگەڵدا دەکرێت ئەوانش هەموو بەسەگەریتین لە لێشاوێکی زۆری داهات کە دەتوانرێ ئیسفادیان لێ بکرێتەوە ئەگەر بە شێوازێکی ڕێکوپێک جێگەی خۆی بگرێت. دکتۆر ئێستا جەنابی شت ئاگاداری ینی هەرێمی کوردستان ینی پشت بە دوو سەرچاوی داراییە بەس یەکیشان کە ناوێنێ سەرچاوی دارایی کە داهاتی نەوتە و داهاتی نانەوتی دیارەمە دوو سەرچاوان کە لە هەرێمی کوردستان لە ماوەی ڕابردوو لە ئێستاشدا زۆر قسەی لەسەرەکرێت داهاتی نەوتی بە چ شێوەیەکەوە داهاتی نانەوتی بە چ شێوەیەکە بەڵام ئێمە ینی توانی ومانە سوود ببینین لە هەردوو داهاتەکە بە شێوازێکی ینی ستانداردی جیهانی و نێودەوڵەتی دای بڕێژینەوە بتوانین بە پێی یاسا و عورفەکان وەکو جەنابەت ئاماژەت پێدا لە ناوخۆی هەرێمی کوردستان لە سوود و بەرژەوەندی هەرێمی کوردستاندا بەکاری بێنین و هاوڵاتیان سوودمەند لی وڵی کاکاڕێکەکەی لەسەر باسی داهاتەکانی نەوت یعنی بەڕاستی هەموو ئابووری ناسەکان جۆرێک لە بێئومێدی و ڕەشببینی لە مناقەشەکردن لەسەر داهاتەکانی نەوت لە هەرێمی کوردستانە ئەیانگرێ لێرە منیش لە خزمەت ئەوەی بەڕێزا گەر وەکو ئابووری ناسێک سپۆڕێکی ئابووری تەماشای وەزعەکە بکەم بە تەکید ڕەشببینیەک دامەگرێ بۆ لەبەر ئەوەی من بەش بە حاڵی خۆم وەکو کادرێکی زانستی ئەکادیمی بەپێی متابعی خۆم قەناعەتم وایە لێشی مەسئولم لەم قسەی خۆم حکومەتی هەرێمی کوردستان لە بینی 650 بۆ 700,000 بەرمیل ڕۆژانە ئەگەر زیاتر نەبێ کەمتر نییە کە ئینتاجی کە دەری ئەهێنە لە بیرەکان چ بەوەی کە بە بۆڕی ئەڕواوە چ بەش ئەوانش کە با بڵین بەتان کرد ئیسفادەی دەکرێت زایدن ئەوانەی کە لە
وڵاتەکەی خۆمان لە ناوخۆی خۆمان وڵاتە ئیسفادی لێکرێ ئەمە ئەگەر بە شێوازێکی ڕۆکپێک ئەو عقودانەی کە کراون لەگەڵ ئەو کۆمپانیایان کە هاتوونەتە کوردستانەوە و لەگەڵ ئەو قەرز و قۆڵەی کە ئێمە قەرزاریانین هی دەرهێنان و هی شێوازی کارکردنەکانیان و کە دەتوانین بڵین ئەوە پارەی کەفاعات و خیبرەیە بۆ ئەوان ئێمە کە ئەیدەین و پارەی ئەو ئیستیسماراتانەشە کە خۆیان هاتوون بەگەڕاخستووە سایدن ئیستیسماراتی خۆمان لە ئەو کارانەدا تەماشا دەکەی پارەیەکی زۆر کەم ئەمێنێتەوە بۆ بودجێ حکوومەتی هەرێم ئەجینە ئەگەر ئەو نەوتە زۆرەی کە لە هەرێمی کوردستانە دەرێت لە هەر وڵاتێکی تر بەکار بهێنرێتەوانێ لە مانگێکی دیاریکراوە پارەیەکی زۆر زۆرەکە بەشی موچەش و بەشی ژیانی خەڵک بە شێوەیەکی گشتی و بژانەوەی وڵاتیش و هەروەها بەشی ئەوە دەکات کە ئیستیسمارات و بەرهێنانێکی زۆر زۆریشی پێ بکرێەوە قەرزیش بدرێ بە خەڵک بۆ ئەوەی کە خۆی بتوانێت ژیانی خۆی پێچاکە بەڵام من بۆی ئەڵەم ئەنی کە باس لە داهاتە نەوتەکانەکەین کێشەکە لەوەدایە کە سەرودەری لێ دەرناکرێت ینی بە تایبەتی کە وەزارەتی سامانە سروشتەکان چەند ساڵێکە لە لای پارتیە ئەوان تاکو ئێستا سەرپەرشتیان کردووە و هەموو سڕەکانیش لە لای خۆیان پاراستویان ینی ئامادەی ئەوەنی نێکی چۆکو من وەکو ئابووری ناسێک وەکو ئەکادیمیکی ئابووری بچم داوای داتای ئەسڵی بکەم داتای حەقیقی بکەم نامدەنێەوە هەروەها ئەگەر بچم داوای ئەو بۆند و عەقد و ئەوانە بکەم کە کراوە عیلاقەدار بە نەوت کە فرۆشراوە بە تورکیا بۆ ماوەی 50 ساڵ ینی بۆچی لە پێناویی ئەمە کراوە بۆچی من خۆم ئەبەستمەوە ینی بە عەقدێکەوە کە بۆ ماوەی 50 ساڵ ئایا هەدەفەکە چی هەدەفەکە لەوە خزمەتکردنی خەڵکی کوردستانە یان هەدەفەکە لەوەی پارێزگاریکردنی و دابینکردنی ئەمنێکی تایبەتی بۆ حاڵی خۆم و لە کاتێکا کە جەماوەرەکەم ڕقی لێم هەڵسا من بچم دوژمنێکی تر بێنە جەماوەرەکەی خۆمی پێ بچەوسێنمەوە ینی من پێم وایە بێ ئەو عقودی نەوتانە کە کراوە لەو چوارچەوەیەدایە ئەگەنە لە چوارچەوەی خزمەتکردنی خەڵکی کوردستانە نییە هیچ ضرور نییە ئێمە وەک حکومەتی هەرێمی کوردستان کە هێشتا دەوڵەتیش نین لە چوارچەوەی دەستوری عێراق ئێمە هەر ئەسڵن بۆمان نێوا بکەین بۆ شێوازە ینی بۆمان نێ ئێمە عقودی لەو بابەتانە بکەین حکومەتی عێراقی کاتێک کە ویستوێتی شکات لە حکومەتی هەرێمی کوردستان کە ئێستا بە هەندێک بەرتیل و ئەوانەش کاتەکان ڕاگیراوە ئەجینە ئەو شکاتانی کە کراوە لە حکومەتی هەرێمی کوردستان کە حکومەتی هەرێمی کوردستان خۆی بەو شێوازە ئەو نەوتەی معاملە بەو شێوازە ئەکا کە لە خزمەتی خەڵکی کوردستانە نییە یعنی هێشتا عێراقیەکان دڵسۆزانەتر لە دەربڕینەکانی خۆیاندا بەڵام من نازانم نیەتیان ڕاستەکەنی بەڵام لەم حاڵەتەیانە بۆ پارێزگاریکردنە لە داهات و لە سەرۆتەکانی خەڵکی کوردستان هەر بە فعلیش وایە بۆ ئێمە وا بکەین ئەو نەتە بووە وای لێ بەسەر هات خۆ ئەوە کاک هاوڕێ ئێمە هەمومان وەکو خەڵکێکی وەتەنی وەکو خەڵکێکی نیشتمان پەروەر کە بمانوێ وڵاتەکەی خۆمان بگەێنین بە کەنارەکانی ئارامی بیگەێنین بە دەوڵەت حەقی خۆمانە هەموو سەرۆتەکەی خۆمان معاملەی پێوە بکەین بە نەوتمانەوە بە غازمانەوە بە ئاسن بە یۆرانیۆمەوە بە خەڵوزی کوکەوە کە هەمانە خەڵوزی بەپی قانون و دەستوری نوێ عێراقیش هەروایە ینی کۆمەڵێک مادە و یاسای داناوە کە هەرێمەکان و پارێزگاکان ئەتوانن سەرپشکن بەوەی کە مامەڵە بکەن بەو سەروەتە نیشتیمانی کە لەسەر ئەرز و لەژێر ئەرزا هەیە بەڵام لە چوارچێوەی یاسا و خزمەت لە چوارچێوەی یاسا و دەستوریش و هەروەها ئیسپاتی بکە کە لە خزمەتی میلەتەکەی خۆی بەکارهێنێت ینی شتیوان نەبووە لە دنیادا نازانم مەگەر هەر لە زمانی کۆلۆنیالی کۆن و لە سەدەکانی هەژدە و حەڤدە و حتا بڵین نۆزدەش کۆلۆنیالیزم هاتوو وڵاتەکانی خۆیان خەڵکەکانی خۆیان چەساندوتەوە بۆ پارێزگاریکردن لە هەندێک لە دەوڵەمەندەکان بەڵام بەڕاستی لەم سەدە تازانە و لەم زروفە تازە لەم عەسرەدا ینی گوناحەتوە میلەتەکەی خۆت باشە دکتۆر ینی ئەمە بۆ نمونە ئەمە مەسەلەی نەوت کە بۆ شێوەیە بەڵام یعنی لە ڕابردوو بینیمان ینی تا ڕادەیەک بەهۆی ئێمە کە وەکو هەرێمێک لە عێراقدا کە نەوتمان ناردۆتە دەرەوە و زۆرێک لە سەرنجی کۆمپانیا گەورە زەبەلاحەکانی دنیامان ڕاکێشاوە بۆی کە بێنە هەرێمی کوردستانەوە بەرهێنان لە نەوتا بکەن و سەرمایی خۆیان بخەنە ئەو بوارەوە دیارەمە خۆی دەستکەوتێکە لە دەستکەوتەکان بەڵام دوجار ئەوەی کە وەکو جەناب داماژەی پێدەی سیاسەتەکەی ئێمەیە کە بە شێوازێکی تا ڕادەیەک نادروست بووە لە ڕووی داهاتەکانی دیکە و کە لە هەرێمی کوردستان هەیە یانی وەکو جەنابیشتە ئاماژەت پێدا کۆمەڵێک بواری جۆرا و جۆر هەیە کە لە هەرێمی کوردستان ئەتوانێت پشتی پێ بەسرێت بکرێتە سەرچاوەیشی دارایی گرنگ بۆ دەوڵەت و بۆ هاوڵاتیانیش ئەو سێکتەرانە زۆرن هەرێمی کوردستان ئەتوانێت لە ساڵی ئایندەدا بە شێوەیەشی دروست لێسادا کە پرۆسەی چاکسازیشی دەست پێ کردووە ئەم قۆناغە تێپەڕێنێ و ئەو داهاتەش بێتە داهاتێکی باش بۆ هەرێمی کوردستان هاوڵاتیان سوودمەند من لی وڵی لەم حاڵەتی ئێستادا
وەڵامی ئەو پرسیارە پەیوەندیدارە بە جهودی جەنابی کاقوبات کە بە سەرۆکایەتی وەفتێکی هەرێمی کوردستان لە بەقا بوو بۆ دانوستانکردن هەرچەند خۆی با بڵین لە قسەکانی خۆیان لە مؤتەمەرە ڕۆژنامەگەریەکەوتی ئەوەی ئێمە دانوستان نییە مفاوزات نییە بەڵکو مشاورە و مناقەشە و حیواراتە بەڵام هەرچیەکیان بێت توانیوێتی کارێکی باش بکات بە تەکید ئەو هەواڵانە ئەو برادرانی تریشکە لەگەڵ یابوون دەستیان خۆش بێ و من پێم وابێ کارێکی زۆر باش و سەرکەوتوانیان ئەنجام داوە خۆ ئەگەر لە حاڵەتێکە ئێمە ئەگەر هەرتەنها بودجەی ساڵی 2021 وەرگین من ئەوەی کە بینیومە یەکەمین خەمڵانەکەی هەرچەند دەستکاری ئەکرێ بەڵام یەکەمین خەمڵانەکەی 158 تریلیۆن لەو بابەتەیە ڕۆژە بودجەکەی عێراق بە شێوەیەکی گشتی بەڵێ بە هەردوو بودجەی بڵین ئیسtismاری و بودجەی تەشغیلی بە هەردووکی دەبێتە تۆ بڵە 150 بێ ئەگەر کەم کرێتەوە بۆ 130 ئەگەر لە حاڵەتێکە بێتە سەر 100 تریلیۆنیش بەڵام بەپی ئەو ڕێژە مسەبەتەی کە دانراوە لە 12.67 ینی ئەگەر 100 تریلیۆنیش بێ ئێمە 12 تریلیۆن و 67 میلیاردمان بەردەکەوێت ئەگەر تەشغیلەکەی لێ دەکرێت تقریبا 900 میلیارە نێرن بۆ هەرێمی کوردستان مانگانە یعنی ئەگەر لە حاڵەتێکە 100 تریلیۆنیشان دیاری کردی بەڵام من قەنەعەتم وایە لە 130 دەوەستێت ینی ئەوان ئەم مەوزوعی دابەزاندنی نرخی دیناری عێراقی و هەروەها کەمکردنەوەی موچەی خەڵک ئەوانش کە دەستیان پێکرد زائیدەن تا ڕادەیەک ناوەبات ینی ئاسانتر بۆ ئەمانان بۆچی کرد ئەمانان بۆ پڕکردنەوە ئەو عەجزە کردووە کە بەڵێ کورتێنانەکە چونکە کورتێنانەکە تقریبا زیاتر لە بەو شێوازەی کە ئەوان دایانناوە زیاتر لە 60 بۆ 70 میلیارد کورتێنانە هێنە بەڵام احتیمال لە وردەوە دەبکرێت ینی کەمتریشی بکەنەوە شێوازی تریش هەبوو بۆ دەستکاریکردنی بۆ معاملەکردن لەگەڵ عەجزەکە یعنی هەرتەنها مەرج نەبوو ئەوان بێن دیناری عێراقی دابەزێنن یان ئەم ئیجراعاتانی تر بکەن بەڵکو شێوازی تر زۆر بوو هیچ لەو شێوازانە ئەوە بووکە بیر لەوە بکەنەوە لە جیاتی ئەو هەموو ئەو نەفقاتە تەشغیلیە زۆرەی کە بیریان لێ کردوتەوە ینی ئەوە کەمتر بکەنەوە و داوە لە خەبیرە اقتصادی و مالیەکان بکەن کە بێنن بەپێی حەجمی وەزارەتەکان یا ئەو دام و دەستگایانی کە ئەم میزانیان بەرز کردوەوە بەپێی حەجمی ئەوان دابەزاندنێک لە ئەسڵی ئەو پرۆژەیە بکەن ئەکرا ئەو یەکێک لە هینانە ژاردەکان بووە ئەتوانی ناوی بنی لە حاڵەتە ناوی بنی بودجەی تشقی جۆرێک لە تەقەشوفی یعنی ئەتوانی وای ناوبنی یا تەرشیقی ماوەی ساڵێک دەتوانی ئەمە بکەی بە تێست بۆ ئەوی بزانی لەو ساڵە دقیقێکە خۆتۆ بودجەی ئیسtismاریش کەمەکەیتەوە لەو حاڵەتە لە جیاتی ئەوەی 30 ملیۆن یا بڵین تریلیۆن دینار بێ دا بەزێنی دەهێنێتە خوارەوە بۆ 12 تریلیۆن دینار ئەوی تریشاندا دەبەزێنی تا دەیکەیتە بە هەمووی دەکەیتە 100 ئەگەر وا بکە عێراق بۆ نمونە ئێستا وا بکە عێراق بودجەکەی بکاتە 100 تریلیۆن یان بکا بە 90 تریلیۆن من پێم وابێ عیلاجی پێکرێ پێویست بە و دابەزاندنی نرخی دینار و ئەوانەشی ئەمە ئەگەر ئەمە بکرێ لە حاڵەتێکە بڵین بێتە سەر 100 تریلیۆنیش ئێمە نزیکەی 16 تریلیۆنمان بەردەکەوێت ئەو 16 تریلیۆنە بە دەردی جەناب دەفەرمی کۆمەڵشتی کەشی لێ دەردەکرێت با 10 تریلیۆن ینی 10 تریلیۆن ئێمە لەو 10 تریلیۆنە چی دەدەین بەرامبەر بە ئەوە ینی تۆ ڕۆژانە 250 یا قیمەتی 250,000 بەرمیل ڕۆژانە ئەدەی بەڵام من باسی ئەوەم کرد کە کوردستان لەوە زیاتر دەرەهێنێ ینی لە 650 بۆ 700,000 بەرمیل ڕۆژانە دەرەهێنێ کەواتە تۆ دوای 250کە کۆمەڵێک مبالغی ترت بۆ ئەمێنێتەوە ئضافەتەن بۆ ئەوی ئەوان داوایان کردووە لە 150 داهاتەکان داهاتە ناوخۆیەکان لە 150کەی تریشی ئەمێنێتەوە کەواتە تۆ بە تەخمینات یعنی ئەگەر بە شێوازێکی ڕێکوپێک و بەبێ گەندەڵی بڕوا بڕێوە داهاتەکانی خۆمان ئەوانەی کە دێتەوە دەستی خۆمان بەدەر لەوەی کە ئەینێرین بۆ عێراق لەگەڵ ئەوەی کە عێراق ئەمانداتێ ئەگەر لە حاڵەتێکە ئەو 12 تریلیۆن 13 تریلیۆنمان بداتێ ئێمە بەلانی کەمەوە 7 تریلیۆن کەمان دەزەکەوێت ئەگەینە 90 تریلیۆن کەواتە بەموو پێشبینیەکان ڕۆژی دارایی ساڵی داهاتوومان باشە بێ ئەگەر ڕێکەوتنەکەمان لەگەڵ بەغا ئەگەر ڕێکەوتنەکە یەکەمینیان ئەگەر ڕێکەوتنەکەمان لەگەڵ بەغا بچێتە سەر ئەمەیان یەک دووهەمینیشان ئەگەر هەموو کون و کەلەبەر و دەواازەکانی گەندەڵی داخین نیەت هەبێ بۆ چاکسازی
دەواازەکانی گەندەڵی دانەخرێ چاکسازیەکە ئەگەر بۆ ئەوە بێکە موچی خەڵک کەم کرایە ئەوە چاکسازی نییە ئەوە بەڕاستی بەس تەنها خۆ دەرباسکردنە لە کۆمەڵێشتی تر وەمانەوەی شتە خراپەکان لە جێگەکەی خۆیان ئەنی ئێمە دیسان ئێمە لێرە دێنەوە سەر ئەوەی کە ئەگەر ئەوە بکرێ بێ موچەی خەڵک چاکرێتەوە ینی موچەی خەڵک نەک ئەو داشکاندنەی کە آخر جار لی کراوە ئەوەی لە سەدا 21 کەوتی پلە تایبەتەکان لە سەدا 50 ئەوانە نەک ئەوە بەڵکو توانای ئەوە دەبێ بیجێڕیتەوە بۆ ئەسڵە هەرە کۆنەکەی ئەسڵە کۆنەکەی کە ینی پێش هینیش موچە فولەکە کە خەڵک موچە فولەکە ینی بیگەڕیتەوە بۆ پێش پاشەکەوتیش ئەتوانی ئەوە بکەیت و هەروەها هێدی دەکرێت ئەو عدانەی کە بە خەڵکیش درا بۆ گێڕانەوەی پاشەکەوت دەکرێت هێدی هەندێک لە مەساعداتی خەڵکیشی لەگەڵا بکرێتەوە. باشە دکتۆرەمەوە لەسەر ئەو ڕێکەوتنی کە لەگەڵ بەغدا ئاماژەی پێدراوەکو بەڕێز قوبات تاڵەبانی سەرۆکی وەفدی دانووسانکاری هەرێمی کوردستان دوێنێ شەیژ لە کۆنگرە ڕۆژنامە نووسیەکەی ڕایگەیان کە لەگەڵ بەغدا ڕێکەوتون لەسەر بودجەی 2021 بەڵام ینی ئاماژیان بۆدا ئەگەر گرفت دروست نەبێت لە نێو ئەنجومەنی نوێنەران و ڕێگری نەبێت لەلایەن فراکسیۆنەکان بە تایبەتی هەندێک فراکسیۆنی شیعکە بهێڵن دەرباز بە پرۆژه یاساکە و هەرێمی کوردستان هەمومان نەزانین و بەپێی ئەو شیکردنەوەی جەنابی شت کرده ڕۆژی ئابووریمان لە ساڵی ئایندەدا بەرەوباشیە چێ. ئێستا ئەمڕۆ ئەنجومەنی وەزیران ئەڵێ ئەگەر ئەم ڕێکەوتنە گرفتی بۆ دروست بێت و جێبەجێ نەکرێت ئێمە وەکو حکوومەت هەرێمی کوردستان پلانی بەدیلمان هەیە دیارە کۆمەڵێک ڕێکارە دەژیرێتە بەرێکێ لەوانە کەمکردنەوەی خەرجی گشتیە و کەمکردنەوەی هەندێک وەزارەتە و وەکو جەناب دامەژت پێدا تەقەشف و دەستگرتنەوەی لە کۆمەڵێک ینی سەرچاوە وەکو پێشنیارێک ینی وەکو ئابووری ناسێک جەنابەت ئەگە پێشنیار پێی بۆ حکوومەت هەرێمی کوردستان لە ساڵی ئایندەدا چ ڕێکارێ بگرێتە بەر چی ئاماژە پێیەکەی لە چه حاڵەتێکە لە فەرز بۆ نمونەگە فەرزنا ئەگەر لەگەڵ عێراق ڕێک نەکەوتین ئێمە ڕەشبین نەبین با ئەڵێ ئەگەر ڕێگە عێراق ڕێک نەکەوتین خۆ ئەوە ئەبێ بە کێشەیەکی گەورە ئێمە ئەگەر لەگەڵ عێراق ڕێک نەکەوتین چونکە کێشە گەورەکە لەوەدایە کە ئێمە زۆر اعتمادمان کردوتە سەر ئەو 320 میلیارد دینارەی کە بەحساب دەبووە مانگانە بێت یعنی ئەوە بەشێکی زۆری لە کلێنەکان پڕ ئەکردەوە بەڵام لەم حاڵەتیانە تووشی دووبارە ئێمە کێشەیەکی تری دارایی زۆر گەورە ئەبینەوە ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان هەر بەو شێواز و بەستایلەکەی پێشوو کە ڕۆیشتووە لەسەری هەر بەو شێوازە بڕۆ ئەو پارانەی کە هینەوتن و ئەڕۆن و تاکو ئێستا ئەشارژێنەوە دیار نییە و دەرناکەون ئەگەر هەر بەو شێوازە بڕۆ ینی من بەش بە حاڵی خۆم لە ناشارمەوە هیوادارم هەواڵانی پارتی لێم عاجز نەبن من پێم وایە بێ پارتی بە ئاسانی دەست لەو داهاتە زۆرە بەرنادات کە پەنای ئەدا لە نەتیجەی هەموو ئەو داهاتانی کە لە کوردستانە دێتە دەستی نەکەرهینەوت بەڵکو هەموو داهاتەکان و کۆمەڵی ئاماژەی زۆریش هەیە کە ئەوان هەر لە ئەو عقودی ئەو بۆندی نەوتانەی کە کردویانە لەگەڵ تورکیا لەگەڵ شوێنەکانی تریش کردویانە من پێم وایە نەکرد تورکیا لەگەڵ کۆمەڵی وڵاتانی تری دەوروبەریش و دووریش و ئەمریکاش و هەندێک شوێنی تر کردویانە ئەمانە ئەبن بە کێشەیەکی گەورە بۆ ئێمە بۆ خەڵکی کوردستان لەبەر ئەوەی پارتی ئیلتیزام بەو شێوازە فرۆشتنەوە دەکاتەوە و ڕاهاتوە لەسەری من پێمانێ ئەو چاکیکە بەڵام لە هەمان حاڵەتە ئەمە پێدوانیە دکتۆر ڕەوشەکە جیاوازترە چونکە لە ماوەکانی ڕابردووەمە بینیمان ینی لە هەرێمی کوردستان بەهۆی درەنکەوتنی موچە بەهۆی خراپی ڕەوشی ژیانی هاوڵاتیان ینی کۆمەڵی خۆپشاندان لێرە و لەوێ کراوە ئەمە زەنگێکی مەترسیدار بوو بۆ سەر حکوومەتی هەرێمی کوردستان بەڕاستی ئەزانین چۆنەکە کاوڕێ هەندێک کەس سیاست ئەکا سیاسەتی من ناوە سیاسەتی بەرازەڕۆیی سیاسەتی بەرازەڕۆیی خۆ دەزانی بەراز کە ئەڕوا ملی ئەوە ئەم دوودی و ناکە ینی ڕێک هەرمل پێوانی وەڕوا مەرجنی هەموو کاتێ ئەو بەرازە بتوانێت ئەو هەدەفی کە ئەوێ پێ بگا و لە هەندێک کاتە هەر ئەڕوا لەوانەیە لە حاڵەتێکی دیاریکراوە ملی بشکێ یعنی ئەم سیاسەتی بەرازەڕۆیە ڕاهاتون لەسەری ئەو بەڕێزانە یعنی ڕاهاتون لەسەری بەو شێوازە ئەڕۆن ئیزافەتەن بۆ ئەوەی چواردەوری خۆشیان بە هەندێک ئیلتیزاماتی تر ینی خەڵکی تر وڵاتانی تریشان وا لێ کردووە لە دەوروبەری خۆمان وایان لێ کردووە کە ئیلتیزامیان بە هەندێشتی ئەمانەوە هەبێ بە هەندێک عیلاقاتی خۆیان بەڵام من پێم وایە بێ کارەکە ئەگەر لە حاڵەتێکە عێراق ئەوە لەگەڵمانە نەکا لێرە لە هەرێمی کوردستان وەزعەکان زۆر خراپە بن کار لە کارە ترازێ من قەناعەتم وایە ئەو کاتە پشێویەکی ئیجتیماعی زۆر بەقوت لە هەرێمی کوردستانە دروستە بێ و ئەگەر عێراق ئەوە بکا بۆ ئەوەیەتی کە کۆمەڵگەی هەرێمی کوردستان لێک هەڵوەشێ نەکرد هەر اقتصادەکە بە تەنە ڕۆڵی یەکێتی نیشتیمانی کوردستان چیە بێت چونکە هەمومان نەزانی یەکێتی هێزێکە ینی
سنگ و قورسایی خۆی هەیە لە ناوچەکەەوە بەشداریشی ئەکتیڤە و پێکێنەری حکوومەتی هەرێمی کوردستانە بەڕاست. ئەگەر یەکێتی نیشتمانی کوردستان من ئەمە وەکو سیاسیەک و ئابووریناسێک گەڵم بە نوێنەرایەتی یەکێتی ئەمە ناڵم، بەڵام ئەوەندەی کە با بڵین من خۆم پێم باشە وەکو سیاسیەک وەکو ڕۆشن بیرێک من خۆم ئەوەم پێ باشە ئەگەر زانیمان مسەبیبی ڕئیسی بۆ نەکبەتیەکانی ئەم وڵاتە پارتیە ئێمە سیناریۆی تر بەکاربێنین و بتوانین خەڵکەکەی خۆمان لانی کەم ئەوەی کە کورد دەڵێ زەرەر لە نیوەی بگەڕێتەوە لەم حاڵەتانە میلەت لە نیوەی بگەڕێتەوە، ینی میلەتەکەمان هەمووی نەفەوتێ بەڵکو نیوەی چارنی ئەوەی کە لە دەستی ئێمەدا بێ بیجێڕینەوە بە وای لێ بکەین کە وەزعی باشتر بێ بەو شێوازانەی کە دەکرێت و من پێم وایە بێت دەشکرێ یەکێتی نیشتمانی کوردستان پێی دەکرێت کە ئەو بەشەی کە خۆی دەسەڵاتی بەسەریدا هەیە ڕزگاریکە. باش دکتۆر خاڵشکی گرنگ کە ئەمڕۆ بە دیاریکراوی لە کۆبنەوەکی ئەنجومەنی وەزیران ئاماژەی پێکراوە و لە زاری وتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستانەوە لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیە ڕایگەیاند، ینی داواکەن بە تایبەتی ئەمە لەسەر ڕێکەوتنەکەی هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا داواکەن کە نەتەوەیەگرتوەکان ببێتە لایەنی سێم یاخود بێتە چاودێر بەسەر جێبەجێکردنی ئەم ڕێکەوتنە. هەمومان نەزانی نەتەوەیەگرتوەکان ڕاستە لە زۆرێک لە وڵاتان چاودێرە بەسەر هەندێک پرۆسەوە، بەڵام دوجار ینی قسەی یەکلاکەرەوە بۆ نەتەوەیەگرتوەکان نەبوو و قورسایی نەبوو لە زۆر یەکلاکەرەوەی کێشەکانە. لەمە ئەنا چۆنە بێت بۆ بەرژەوەندی هەردوو لاوە بە تایبەتی بۆ هەرێمی کوردستان ئەگەر نەتەوەیەگرتوەکان بێتە مەسەلەکەەوە؟ ئەزانین چۆنە کاکاوڕێ ئێمە ئەگەر بەڕاستی مبەرراتی بە قۆت لای ئێمە بێ با نەتەوەیەگرتوەکان ئیشەکان نەتەوەیەگرتوەکانیش کاتێک دەست لە ئێمە بەردایە دەستی لە ئێمە بەرداوە پێشووتر کە ئەویش ئەم عاناتەی کە ئێمە هەمانە زانیوێتی هەیە، یعنی بەڕاستی نەتەوەیەگرتوەکان و وڵاتانی تریش گەندەڵترین وڵاتانی دنیا ئامادەنین بێن دیفاع لە گەندەڵی وڵاتەکەی تۆکە لە کاتێکە کە بەوازحی لەبەردەستیانە ئەمم متحیدەش بەوازحی لەبەردەستێتی. ئێستا ئێمە هەرێمی کوردستان لە ناو گەندەڵکارانی عێراقا لە ڕیزەکانی هەرە پێشەوەین عێراق خۆشی لە گەندەڵکاریدا لە ناو وڵاتانی دنیا لە پێش هەمووانەوەی، یعنی ئێمەش لە عێراقا لە پێش ئێستا لەگەڵ عێراقەکانە هاوشانین بۆ وڵاتەکەمان لە ڕیزی گەندەڵیدا. لەبەر ئەوە ئەمم متحیدە کاتێک دێت بە فعلی دیفاع لە تۆکە و ئەشیکاش ئەمم متحیدە بریتێ لە چی بریتێ لە ئەو راپۆرتانەی کە ئامادەی ئەکا لێرە و نوێنەری وڵاتانی تر ئەیباتەوە بۆ مەجلیسی ئەمن لەگەڵ مەجلیسی ئەمن مناقەشەیە کاتوەڵە کورد لەما مەغدورە ئەمە حاڵەتەکەیەتی و ئەبێ عیلاجێکی بۆ بکەین. دوای ئەوە قورسایی کورد لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لە تەوازونات و لە تەرازۆکانی سیاسەتی دنیادا چیە ئەوەش حسابێکی تری بۆ کرێ بەتەکی ئێستا کورد لە تەرازۆکاندا قورسایەکی باشی خۆی هەیە ئەگەر خۆی سوگ نەکە، یعنی ئێمە تەرازۆکە زۆر باش بوو بەڵام بەڕاستی بە ریفراندۆم یەکجاری تەرازۆکەمان وێران کرد، وامان لە میلەتەکەی خۆمان کرد بە ئەو ریفراندۆمە کە ئەو قورسایی هەمان بوو زۆر لە سنگەکانی ئەو تەرازووە بەهۆی ئەو ریفراندۆمەوە لە تەرازۆکە کەوت نەخوارەوە پەڕین. بەڵام لە هەمان کاتە میلەتێک هەیە بە ناوی میلەتی کوردەوە ئەگەر سیاسەتوانانێکە بن سیاسەتێکی غەڵەت بکەن و بیانەوەی میلەتەکەی خۆیان بە هەڵدێردا بەرن، بەڵام میلەتێک هەیە کە حەقی ژیانی هەیە، میلەتێک هەیە کە حەقی سەرپەرشتی کردنی هەیە. ئەگەر لە حاڵەتێکە یعنی کە سوکار و باوکەکانی خۆمان نایانتوانی ئیدارەمان بدەن ئەو کاتە خەڵک دێت خەڵکی تر لە دوورەوە ناچارە بێت دێت ئیدارەمان کە ئاگای لێمان بیانی لە دنیادا ئەوەش بووە لە دنیادا چەندین نەتەوە هەن لە دنیا لە دوای بوون بە دەوڵەت و ماوەیەکی زۆر لە ژێر ویسایی ئومەمی متحیدە بوون وەکو ئەو هەندێک لەو دەوڵەتانی کە لە ئەوروپای ناوەڕاست لە ژێردەستی سربیا و لە ژێردەستی یوغۆسلافیا و هەندێک لە شوێنەکانی تر لە کێشەدا بوون، بەڵام کەوتنە ژێر ویساییێک لەوانە کۆسۆڤۆیە کەوتە ژێر ویسایی ئومەمی متحیدە و لە دوایشە بوو بە دەوڵەتیش بۆ لەبەر ئەوەی حەق بە خەڵکەکەی بوو. یعنی ئەگەر سیاسەتوانەکانیشیان غەڵەتیان هەبوو بێ بەڵام لەوێ زانرا کە خەڵکەکە حەق بە ئەوە و میلەتێکەیە. ئێمەش لێرە بەڕاستی میلەتێکە ئەوەژێکێکە لە سەنگە هەرە گرنگەکان بۆ ئێمە کە میلەتێک هەیە بە ناوی میلەتی کورد و تازە بڵاو بەتەوە بە هەموو دنیادا. لە هەمان کاتیشە ئەگەر لەم دەقیقەیەوە من بۆیە هەر ئەڵەم پارتی ناڵم یەکێتی ئەجینا ئەگەر لە حاڵەتێکە یەکێتی دەسەڵاتداری یەکەم وایە واللهی لێرە چۆن زەمی پارتی ئەەکەم و باسی پارتی یەکەم زەم نییە مە حقیقەتەکە باسیەکەم ئەوەش باسی یەکێتی نیشتمانی کوردستان مەکرد. یعنی بۆ لەبەر ئەوەی کێ غەدر لە ئەم میلەتە بکە حەق باسیکەی ئەگەر من بم ئەگەر باوکی من بێ ئەگەر کە سوکاری بەڵام ینی خەڵکیش حەقی خۆیەتی کە گلەیش لە یەکێتی نیشتیمانی کوردستان کە لەسەر زۆر هەڵوێست هەندێک جار بێدەنگی نواندۆ یاخود نەرمی نواندووە. ئەزانین چۆن کاکاوڕێ خەڵک من ڕێز و حورمەتم بۆ بیرکردنەوەی عامی خەڵک هەیە ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان زۆر ڕێز لە بیرو بۆچوونی خەڵک ئەگرین، ینی خەڵک هاتوۆتە سەرمان بمان کوژێ ئێمە ئەوەتە دەستمان پاراستووە خۆ دەزانی هەر ئەم
خۆی پیشاندانانەی کە ئەم فترەیە کرا بزانە خەڵک هاتە سەر دام و دەستگا و دەوائیرەکان و هینەکانی یەکێتی وانە حتا ئەوەی کە زەرریان بەخۆشیان ئەگەاند ئەو خەڵکە بەڵام یەکێتی نیشتمانی کوردستان بارەکانی تەسیم کرد هیچی نەکرد یعنی بارەکان بۆ بەجێ هێشتن سووتان دیانن ئەو خەڵکە بەسم لەوە ینی ئێمە ئەوەندە وەک یەکێتی نیشتمانی کوردستان ئەگەر ئەمەیان قسە بکەم وەک یەکێتی نیشتمانی کوردستان ئەمەندە ڕێز لە خەڵک ئەگرین کە یعنی وای لێ هاتووە ڕێزگرتنەکە هەندێک جاری استیغلال کراوە کاکاو استیغلال کراوەتەوە یعنی بەڕاستی مەسەلەی دیموکراتێتیش پێویستی بە هەندێک حدودی خۆی هەیە یعنی ناکرێت دیموکراتێت بۆ شێوازە بێت کە یەکێتی نیشتمانی کوردستان ئێستا ئەیکە هەر بەجددی یعنی ئەو دیموکراتێتە ئەبێ دیموکراتێک بێت لە خزمەتی خەڵکا بێ نەگوای لێ بەڵێ ئاژاوەچێتی تێکەوە ینی خەڵکێک بە دڵسۆزیەوە دا ئەبەزێ بۆ ئیعلانکردنی داواکاریەکانی خۆی ئاگای لەوە نیە لە پشتەوە استیغلال کراوەتەوە بەکارهێنرێتەوە ئەو خەڵکە دڵسۆزە بۆ ئاژاوەچێتی و ئەویشی تێوە ئەگلێ مەسەلەن ئێستا لەوانەیە کۆمەڵێک لەو خەڵکانەی کە لەوانێ من هاوکاریم کرد لە بەردانی کۆمەڵی خەڵکی بێتاوان کە بەفعلی ئەجیرێ ینی ئەی چیەکە لە حاڵەتێکا تێوە گلاوە تێکەڵی حاڵەتی ئاژاوەچێتیەکە بۆ بەڵام خۆی ئاژاوەچی نییە ئەندام و کادری یەکێتی نیشتمانی کوردستانیشە گیراوە لەگەڵ یانی خەڵک ئەوا توش ئەبێ بۆیە من ئەڵم یانی یەکێتی نیشتمانی کوردستان دیموکراتێتەکەی خۆی مافی پارێزگاریکردن لە مافی مرۆڤ ئەبێ وابێکە بەفعلی لە چوارچەوەی یاسا و ئەوانەدا بێ ئەمەی ئێمە لەگەڵ ئەو حاڵەتی کە لەولا هەیە جیاوازێکی زۆر گەورەیە ئەوەندە حساب بۆ ڕێی خەڵک ناکەن ئەوەندە گوێ بە ڕێی خەڵک نادەن خەڵک چی لێ بەسەر نایە ئەوان تەنها بیر لەوە دەکەنەوە پارێزگاری چۆن لە دەسەڵاتی خۆیان بکەن و ئەگەر تینی هەرە بە قووەتیش گەیشتە سەریان وەکو ئەوەی لە کاتی داعش کە هاتە مەخمور بڕوا بکە بیریان لە پێچانەوەی ماڵکردی بڕاکە زۆر باشە من هەر لەسەر ینی هەوڵەکان و هەڵوێستی یەکێتی نیشتیمانی کوردستان دەوەسم بە تایبەتی ینی هەڵوێستی هەردوو هاوسەرۆکان هەرێک لە بەڕێز لاو شێخ جەنگی و بەڕێز باڤڵ تاڵەبانی ینی لە ماوەی ڕابردوودا ینی کۆمەڵێک جوڵەی سیاسی گرنگیان کرد کە ئەمە تا ڕادەیەک جێی خۆشحاڵی زۆرێک لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان و بە ئەمان جێوەی کە هەم ڕەوشی دارایی و ئابووری هەرێمی کوردستان و هاوڵاتیانی بەرەو پێشبەرن هەم ئەو گرفتانی کە لە ڕەوشی هەرێمی کوردستانە هەیە بەرەو چارەسەری برن باڕاستی هەم بەغدا هەم هەرێمی کوردستان ئەم جوڵانە بەردەوام ئەبێت و پێتان وایە کاریگەری هەبووە لە ڕابردووە ئەگەر کاریگەری هەبووە ئەخۆ کاریگەریەکانی چییە ئێسەمەی بینین من ناتوانم لەسەر جوڵانەکان هیچ کۆمنتێکی دیاریکراو بدەم لەوە زیاتر کە جوڵانەکان هەمووی پۆزتیڤ بوون و نەتائیجیشیان لە ڕۆژی پێویستە دەرەکە باشە زۆر باشە ئەچمۆ سەر بە تایبەتی ڕەوشی ئابووری هەرێمی کوردستان بۆ ساڵی ئایندە بە تایبەتی ئەمە بینیمان حکوومەتی عراقی ئەگەر باز لەسەر نرخی دراوی عراقی بکەم چکە بە حکومەوەی کە جەنابەت ئابووری ناسیشی و شارەزایشی زۆر مەبەستیشمە زۆر باشە ئەمە بچمە سەر ئەو تەوەرە چکە بە حقات هەمومان نەزانین یعنی عراق بۆ پڕکردنەوەی ئەو کورتێنانی کە هەیە یعنی هات دراوی عراقی ینی بەهاکی دابەزان لە بەرامبەرە دۆلاری بەرز کردەوە لێ سادەمەمە نەزانین لە بازارەکان دۆلار تا ڕادێک بە 145 44 43 مامەڵی پێوەکرێت بۆ هەرێمی کوردستانی ژەمە عینیشتە ئەمە زۆرێک گەنی بە چۆنەڵی زەرگەیاندن بە هاوڵاتی ئاسایی دەبین و زۆرێکیش بە چارەسەرێکی باشێ بین کە حکوومەتی عراقی گرتوێتێ بەر وەکو ئابووری ناسێک بۆ ئەمە چشیکردنەوە و لێکدان من ڕای ئابووری ناسەکان ئەوەندەی کە تەماشام کرد بە متابعام کرد بێت لە بیسی ئابووری ناس لە سەدا 99یان ئەمە بە زەرەرەزانن ژمارەیەکی کەم لەوانە هەیە کە ئەمە بە قازانجەزانن بەڵام هەردوو لێکدانەوەکە لێکدانەوەی اقتصادیە بەس لەگەڵ ئەوەدا یعنی لە لێکدانەوەی یەکەمیان کە ئەڵێ زەرەر ئەگەێنێ حسابی بۆ واقعەکە کردووە لە لێکدانەوەی دووهەمیان کە ئەڵێ قازانج ئەگەێنێ حسابی بۆ واقعەکە نەکردووە قازانجەکە دوورمەودایە قازانجەکە دوورمەوداش خەڵک بیر لەوە کاتەوە ئەڵێ من پاشی 3 ساڵ 10 ساڵی تر بە هەر وەزع چاک بە من ئەمڕۆکە مردم ئیسفادێکی وەنیەم ئەزانی چۆنە کاکاوڕێ ئەوەی کە قەنەعەتمان وایە من لەگەڵ ئەوانم کە قەنەعەتمان وایە زەرەرێکی زۆریشە ئەمە بۆ لەبەر ئەوەی خۆی لە خۆیدا دابەزاندنی نرخی دینارە یعنی زیاتر ئەگەر ڕاستی کەینەوە بە معنای اقتصادەکەی بڵین بەرزکردنەوەی دۆلار نییە دۆلار لە جێی خۆیەتی لێرە لەم وڵاتی خۆمان دۆلار لە جێی خۆیەتی بەڵام ئەمە دابەزاندنی نرخی دینارە ئەزانی بۆ ئەڵم دۆلار لە جێ خۆیەتی مەسەلەن تۆ تەلەڤیزۆنی بە $500 ئەکڕی بڵین هەر بە $500 هەر بە 500 هیچ زیادی نەکردو بەڵام
بۆ فەقیر و هەژارەکە بۆ من و تۆ کە معاشمان بە دینارە ئەگەر و پێشووتر ئەو تەلەڤیزیۆنەمان مەسەلەن بە 600,000 بە 600,000 دینار کردی بێ ئێستا ناچاری بە 800,000 دینار بیکری بە 900,000 دینار بیکری لەبەر ئەوە زەرەرەکە بۆ ئێمەیە ئەم زەرەرە زەرێکی دوورخایەنیشە یعنی من لەگەڵ ئەوە شانیم کە لە دوورخایانیشە ئەم دابەزاندنە قازانجی هەبێ بۆ لەبەر ئەوەی وڵاتی عێراق وڵاتێکی وەبەرهێن نییە وڵاتێک نییە کە لە دوورخایانیشە تۆ چاوەڕوانی ئەوە بیکەوە بەرهێنانەکە وەبەرهێنان لەسەر چیەکە جارێ وەبەرهێنان کاکە ینی هەموو ئیقتصادەکان کاکە هاوڕێ متفقین ئێمە لەسەر ئەوەی کە شتێکەیە لە اقتصادە پێی ئەوتر ئینفراستراکچەر یعنی ئەلبونیە تەحتیە یان ژێرخانی اقتصادی لە عێراق هەمووی ڕووخاوە ئەم ژێرخانەکەی دروستەکرێتەوە عێراق ژێرخانێک ئەبێ دروستکاتەوە کە قەرزار نەبێ کە بتوانێت فائیزی هەبێ لە میزانی هەم بازرگانی خۆی هەم لە میزانی مەدفوعاتە هەم بۆ هەرێمی کوردستانی بۆ هەرێمی کوردستانی شەر بە هەمان شێوەیە یعنی بەڵام ئێمە لە هەرێمی کوردستانە وەزعمان شتێ باشترە ئێمە لێرە بینای تەحتیمان لە بینای تەحتی عێراق باشترە چونکە ئەو چەند ساڵێک کە وەزعمان باش بوو تاکو ئەو کاتێک کە هەواڵانی پارتی کێشیان لەگەڵ مالیکی دروست کرد و کردیان بە هەرا و وان لە مالیکی کرد کە لە جاتیەوەی لە ساحەفەکەمان بۆ بنێرە ئەویشی بڕی یەکجاری کەم من بەڕاستی لەماندا لە هەنگری مالیکیم ینی لە دژی مالیکینی بۆ لە بەروی مالیکی قسەیەکی جوانی کرد ئەگەر کول لە نێتەکەشی لە دڵی خۆیدا تەواونەوە بەڵام قسەیەکی کردوتی کاکە ئێوە ئەمە لە ساحەفەتانە دێنێ بۆوا ئەکەن ئێمە تا ئەو کاتە وەرە بیر لەوە بکەرەوە لە 4 ساڵە لە 2012 11 و 2013 لەو 4 ساڵە ئێمە ئینفراستراکچەرێکی زۆر باشمان دابین کرد کاکە بژانەوەیەک بۆ ڕێگاوبان بژانەوەیەکی زۆر بۆ خانوبەرە بژانەوەیکی زۆر بۆ دروستکردنی مەکتەب و مزگەوت و خەستەخانە و هەموو ئەمانەکە ئەمە وەنیە ڕێگای هەوایی بیرکردنەوە لە کشت و کاڵ هەرچەند ئێمە کشت و کاڵ هێشتا هەر زۆر بە ئیتیمامی بەرامبەری هەموو ئەو من دیراسەیەکم هەیە هەموو ئەو بودجانەی کە خرج کراون بۆ کشت و کاڵ ناگاتە لە سەدا دوی هەر لە سەدا دوی و لەو دەورە دەخولێتەوە لە سەدا دوی بودجە ئیسیسماریە بە شێوەیەکی عام لە هەرێمی کوردستانە جا ئێمە مەبەستم لە چییە؟ مەبەستم لەوەی عێراق بناغەکەی نییە بناغەکەی دانەناوە لە ئێمە تقریبا باشترین ئەو مەبەستم لەوەیە کە ئایا ئەمە قازانجی بۆ عێراق دەبژێنێتەوە یان نا عێراق نابژێنێتەوە ئەمە عێراق بە هیچ جۆرە نابژێنێتەوە ئەمە تەنها بیرکردنەوەیەکی اقتصادیانەی هەڵەیە بۆ چارەسەری ئەو عەجزەیە خۆ لە بیدایەتەوە ئەوان بۆ ئەوان کردووە لەسەر ئەساسی موازنەی ساڵی 2021 ئەمەیان کردووە یعنی بۆ ئەوەی مەبالغێکی دیاریکراو کە من پێم وایە دەگاتە تقریبا زیاتر لە 20-25 تریلیۆنێک لەم حاڵەتە لە عەجزەکە کەم دەکاتەوە ئەمە بەڵام ئایا ئەمە تۆ دەکرێت ساڵی 2021 ئەم عەجزە تەواوکەی بە ساڵی 2021 اقتصادی عێراقی بەم 150 ئەگە 150 بەم 150 تریلیۆن یا 130 تریلیۆن بۆ عێراق کە دیاری کراوە بە کوردستانەکەشەوە ئایا تۆ لە ماوەی ساڵەکە ئەتوانی ئەو ئابووریە پێشکەوتووە بۆ عێراق دروستکەیتەوە نەخێر بەتەکید نا کەواتە مەش بەرگرانیشی کێ لەسەر بەرگرانیشترە دوای ئەوە ئێمە هەتاکو دێ قەرزار ئێستا عێراق داوای قرزێکی کردو خۆیەکە لەو مناقەشانەی کە جەنابی کاقوباد و وەفدەکە لەگەڵیا مناقەشیان کردو مەسلەی ئەو بەشداری ئێمە و حیسەی ئێمەشە لە قەرزەکەش لەو قەرزە بەڵێ قەرزەکەش تقریبا زیاتر لە 15-16 تریلیۆن دینار داوا کراوە ئێتۆ ئەم قەرزەش بنکی نێودەوڵەتی یا سندوقی نێودەوڵەتی یان موسساتی تەمویل یان مالی دووەلی نێودەوڵەتی هەندێک بنووکیش هەیە کە عالەمیە ئەیدەن پارە ئەدەن بە قەرز هیچی بەو شەرتە ناداتێت و ئەم پارێ بۆ خەرجیت بێ ئەمان هاتوون باس بەڵێ بۆ خەرجی هین بێ ینی بۆ خەرجی تەشغیلی بێ ئەداتێ بۆ خەرجی ئیسیسماری بێ یەکێ لە مەرجەکانی ئەوەیە هەروەها یەکێ لە مەرجەکانیشان ئەوەیە سندوقی نەقدی دەولی ئەم قەرزەکە ئەدا ئەڵێ ئەبێ بنزین گرانکەی ماوەیەکی تریش چەند ساڵە بەر لە ئێستا ئەو مەرجیاندانە لەسەرمان بنزینیان گران کرد ئەڵێ ئەبێ زەریبە لەسەر مەبیعات دابنی زەریبە لەسەر مەبیعات یعنی لەجگەرەیەکەوە کە خەڵک ئەیخوا هەتاکو و کڕینی هەموو شتێک پێداویستەکانی خۆی بە بچووک و بە گەورە خۆی لە خۆی ئەمە کێسە هەیە بەرزکردنەوەی ینی بەهای دۆلار یاخۆ جەناب داماژت پێدا دابەزانی قیمەتی دیناری عراقی خۆ ئێمەسە هەم عێراق هەمەرێمی کوردستان ئێمە وڵاتێکی هاوردەکارین ینی هەچی شتوانێمە لە دەرەوە بۆ دێت ینی کەواتە زەریبە چۆتە سەرم شتانە و زەریبە چۆتە سەر هاوڵاتی جارێککە زەریبەیش کەشی لەسەر دووبارە زەریبەی چی ئەداتەوە ئێستا زەریبەی دابەزاندنی نرخی دینار ئەدەیت لە سەدا من حسابم کرد ئەوەی دابەزینەکە لە سەدا 21 زیاترە یعنی تقریبا لە سەدا 21 هەندێک کەس اقتصادی تر لێکیان داوەتەوە لە سەدا 25 من نازانم بۆچی وا لێکیان داوەتەوە بەڵام من ئەگەر وا لێکی بدەمەوە کە
دیناری عێراقی لە بانکی مرکزی ئەو ڕۆژەی کە گۆڕدرا لە 1990 بڵین ئەگە $100 $190,000 بێ لە بانکی مرکزی ئێستا $100 بە 145,000 لە بانکی مرکزی وانە بە دەکاتە 26,000 وانە تۆ ئەو 26,000 دیت تەقسیمی 190 دەکەی چی دەرچوو زەربی سەتی دەکەی دەبێ بە ڕێژەیەکی سەتی دەکاتە 21 و شتێکی دیاری کراوە ینی ئەوەی کە من لێکم داوەتەوە وایە لە 21 زۆری کە ژواڵ ینی بەڵام لە 21 لە پڕێکە زۆرە یعنی تۆ یەکسەر گوژمەیەکی گەورە دروست کرد لەم ڕۆژانە من گوم لە مقابلەیەکی کاک فازل نەبی بوو فازل نەبی پێشووتر بریکاری وەزیری داری پیاوێکی زۆر محەنەکە زیرەکە لە ئەموری مالی یعنی عالمی مالیەیە بەڕاستی من پێما بێ باسی ئەوەی کردوتی ئەو پارەیە ئەو داشکاندنە زۆر دەمێکە هەوڵی بۆ ئەدرێ وتی جارێکیان ئەو کاتێک کە ئێمە لێوە بووین سوڵتەی حکومی داوای ئەویان کرد مەبەستی لە وەزارەتی مالیە داوای ئەویان کرد کە دینار دابەزێنین دۆلار با بڵین ببێتە ببێ بە 125,000 ینی 1250 دینار بۆ $1 وەنی ئەوە بۆ شێوازە وتی من ڕازی نەبوو کاتوم ئەو پارە زۆرە چۆن لە ئەوتی ئەو کاتە 180 بوو لە 180ەوە بۆ 25 کاتە 6,000 زیادە 6,000 زۆرە ئەوە ئێمە ئەگەر دیناری عێراقی دابەزێنین ئەبێ بە تەزەخومێکی زۆر گەورە لە عێراقا تەزەخومێکی زۆر گەورە دروستەکە وتی بەڵام وەرە ئەو 6,000 ئێمە بەلامانەوە زۆر بوو بەڵام ئێستا 26,000 26,000 زیاد کرا دکتۆریانی تۆ بڵێ حکوومەتی عێراقی بیری ئەلم ینی هەڵانە نەکردی بێتەوە ئەگەر بە هەڵە بزانرێت ئەم هەنگاوە من پێم وایە بێ هەندێک شت هەیە لە اقتصادا پێی ئەوتری ئیقبالی عام لەسەر گۆڕانکاریی اقتصادی کە دروست بێت ئەگەر ئیقبالی عام بە ئاسانی قبولی بوو ئەو دەڕوە ئیقبالی عام بە ئاسانی قبولی نەبوو ئێستاوە خەریکە فەرتەناشەکە یعنی هەر ئەوە عیبە بۆ بانکی مرکزی کە ئەو 145,000 داناوە بەرامبەر بە $100 بەڵام ئێستا آخر جار $100 بە 140 بە 139 بۆ جێی نەگرت ئەمە بۆ لە پاشەکشێشدا هێشتا دەگەڕێتەوە بۆ دواوە بۆ لەبەر ئەو ئیسپاتی ئەوی قەرارێکی غەڵەتە باش ئەمە کاریگەری هەیە لەسەر بۆ نمونە ڕەوشی ئابووری و دارایی لە هەرێمی کوردستان حکوومەت هەرێمی کوردستان لەم ڕۆ قازانجەکە چکە مەژەزانی داهاتمان $کە دێتەوە هی نەوت لەو چە تا ڕادەیەک حکوومەت هەرێمی کوردستانی توانێت سوودوان بێت لەمە ئێمە کاتێک کا کاوڕە کاریگەری نابێت زۆر لە سەرمان تا ئێستا مبەڕێڕاتی ئەوەی کە موچەکان ئەوە کەمە ئەوەیە کە پارە نیەوە نیە ئەی ئەگەر ئەو 13 تریلیۆنە هات بە بەردەوامی بە مەزبوطی ئایا ئەو بەهانەی حکومەت هەرێمی کوردستان و بەهانەی هەردەمێنێت کە موچەکان بۆ سەر فولەکە نەگەڕێتەوە ئەکە جێڕاو بۆ سەر فولەکە خەڵک زۆر ئەوەندە متەئسیر نابێت بۆ عێراق زیاتر متەئسیر بن چونکە عێراق موچەکانیان تازە دابەزێنراوە لەگەڵ یا دووبارە یعنی دایان بەزاندووە جا دوای ئەوە ئەم حاڵەتە تەنها قازانجی دۆلاردارەکانی تایە بۆ یەکجار ئەن بۆ یەکجار کێ دۆلاری پێ بۆ یەکجار قازانجەکە ئەیگۆڕێتەوە ئیتر تەواو قازانجی لێ ناکات و دوایی کە گۆڕیەوە تەواو دوای لە دەستێچێ ئەبێ دووبارە بچێ بە ئەو پارە تازەکە دووبارە بە سارە تازەکە بیگۆڕێتەوە یعنی یەکەم جار بەس ئەوان قازانجەکەن خۆ ئەوە قازانجی خۆی هەر لێەکە لەبەر بەڵام کێ زەرری لێەکە چینە هەژارەکانە چینە هەژارەکان لە عێراق هینە کرا داتایەک تازە ئەوە بوو ئایا عێراق 500,000 معاشی 500,000 هەیە یان معاشی 500,000 لە عێراق زۆرە 500,000 400,000 وتیان 250,000 دەن معاشی لەم بابەتانە هەیە باش ئەوە زانین چ کاریگەرێکی هەیە بۆ سەرگیرفانی ئەوانە زۆر لەوەرە لە 121 ئەو معاشەی کە هەیەی لە 121 بە هەر هیچ بێکاکە ئەو لە 121 یان لە 100,000 کەم کردووە هەر هیچ دەبێ ئەیدا بکری خواردنی مناڵەکانی یا کۆمەڵی پێداویستی تر بۆ کارتی مۆبایل جارە کارتی مۆبایل هەرێکێکە لە کێشە گەورەکان بڕام کە مزاهراتی کوردستانی خۆمان مزاهرەی کارتی مۆبایل بوو من لە یەک دوو شوێن لە ئەکاونتەکەی خۆشم باسی ئەوەم کردووە ینی وتارێکم لەسەر ئەوە نووسی چونکە کەوتمە ناو مزاهرەتەکانەوە لە پیرەمەگرون کە بینی من هەموو ئەوانن 12 ساڵ و 13 و 14 و 15 ساڵن باشە هەموو ئەوانن کە مۆبایلی هینیان پێ مۆبایلی زیرەکیان پێ کێشە هەر ئەساسیەکان کارتەکە پارەی کارتەکان پێنێت تۆ ئەمە وایلی ئەەکەی مەسەرەن لە عێراقا پارەی کارتەکەشی پێنەبێ موچەکەیەکە مەکەیتەوە ئەمجا ئەم حاڵەتی لێ بەسەرهێنی اینجا لایەکی تریشەوە ینی بە هەموو ڕێگاکان ئەمە زەرری زیاتر دکتۆر منەمەوێت لە کۆتایی نزیکە بمەوە
وەکو هەم ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان هەڵوێستی یەکێتی بۆ زیاتر باوەگەندامی باشکردنی سەرکردایەتی نەبێ باوانە باش باوەکو ئابووری ناسەکە باش باوەکو ئابووری ناسەکە بێت چکە بەڕاستی ینی گرنگە لە ئێسادا حکوومەت هێرێمی کوردستان هەم لایەنەکانیش ینی بیر و بۆچوونی زۆرێک لە شارەزایان و ئابووری ناسان و کەسانی کە دڵسۆز و ینی دڵیان بم وڵاتە ئەسووتێ وەربگیرێ بۆی کە ینی قسەکانی ئەمان پێشنیارەکانی ئەمان جێگایەک بگرێت کە ببێتە هۆکارێک بۆ پێشخستن و بەرەو پێشبردننی زیاتری ژیانی هاوڵاتیان ئەوش بەهۆی باشکردنی ڕەوشی داراییمان دوا قسەی بەڕێزت دوا پێشنیار دواوتە چیە لە بارەوە بەتەکیید وەکو ئابووری ناز من ئەوەی کە خەممە خەمی میلەتەکەی خۆمە ڕاستە خەڵکی عێراقیش هەمووی ئینسان و بەڵام ئەوانش پێویستە مشورخۆری خۆیان هەبێ و ئێمەش لێرە مشورخۆری میلەتەکەی خۆمان بین بەو شێوازە ئەبێ حکوومەتەکە گوێمان لە ڕابگرێ تاکو ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان تەنەفور لە ئیقتصادەکانەکە لیان ئەترسێ لە وڵاتانی دنیا ئیقتصادەکان ئەبن بە ڕاوێژکارێکی جێگەی ڕێز و حورمەت بەڵام لە وڵاتەکەی ئێمە گاڵتە بە ڕاوێژکاری ئابووری ئەکرێ گاڵتە بە ڕاوێژکاری دارایی ئەکرێ تەنها ئەو ڕاوێژکارە ئابووری و داراییانە حسابیان بۆ ئەکرێ کە لە نزیک بڕیاردانن و بەو شێوازەش دیراسات ئەکەن و تحلیلات ئەکەن و وا لە شوێنی بڕیاردە ئەکەن کە بڕیار بدا مەسەرن بۆ نمونە بۆ بڕینی موچە بڕینی موچە بە بڕیاری هەندێک برادر بووە بڕوابکە ینی ئەم بڕینانە بە بڕیاری هەندێک برادر بووە لەو برادرانەی کە خۆیان بە زیرەک و بە تۆنەدار ئەزانن لە دەوری ئەسڵ خەڵکیان لەبیر نییە ینی حسابیان بۆ خەڵک نەکردووە من لەگەڵ ئەوەدام حکوومەتی هەرێمی کوردستان لە مەودووە ئەوە هی کۆرۆناکەی دوای کۆرۆناکەی انشاءالله سلامت لێ دکتۆرکە گرنگە حکوومەتی هەرێمی کوردستان لە مەودووە ئیهتمام بە ئەکادیمیەکان بدا بە ئەکادیمی اقتصادیەکان بدا بە خەبیری اقتصادیەکان بدا بە ئیهتمام بە یەکێتی وەبەرهێنەران و یەکێتی هاوردەکار و نەردەکاران بدا ئیهتمام بە هەموو ئەوانە بدا کە لە مەیدانەکە داکار دەکەن کە تەجروبەیان هەیە ینی خەڵک ئەزانن هەندێک دەوڵەمەندی هەندێک وەبەرهێنی زۆر گەورە هەیە ئەوانە زۆر شارزان وەبەرهێنە وەتەنیەکان بێنن ئەوانەیە کە دڵسۆزی خەڵکن ئەمانە بێن پرسیان پێ بکەن لەگەڵ ئابووری ناسەکان لەگەڵ اقتصادیەکان دارایی ناسەکان گویان لێ ڕابگرن ئیشی باش ئەو کاتە بەرهەم دێن بێتە زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر بێسوون ساوراوایی ئابووری ناس وەندامی سەکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان سپاس مەمنون تووشم مەکە هەمیشە ساغ و سەلامەتی سپاس بۆ بەڵێ بینەرانی بەڕێز هەڵقێم شەوی پانۆراماتان پێشکەش کرا خواتان لەگەڵ